یەکێکە لەو پرۆژە ناوازانەی کە سێ لایەن کاریان تیا کردووە، چێ نووسینگەی ڕاوێژکاری، چێ بەشی ئەندازەی سەرۆکایەتی شارەوانی کە چاودێریەکەن، چێ کۆمپانیاکە خۆشی کە ئیشەکە جێبەجێەکە، هەمویان بەیەکەوە ئەمەیان بەرهەمهێناوە کە ئەکەشکەوێتە کار زیاتر لە 400 کەس دەرفەتی کارکردنیان بۆ دروستە بێ. ئەم ناوچەیە ئەکا بە ناوچەیەکی بازرگانی و ئەکا بە ناوچەیەکی ئەتوانم بڵێم ڕاقیتر لەو شوێنەی کە ئیستا خۆی هەیە، خەڵکێکی زۆر ڕۆکاتام شوێنە بەهۆی ئەم شوێنەوە ئەو زەویانی لەم ناوەن، ئەو عقاراتانی لەو ناوەن، ئەو پرۆژانەی لەم ناوەن زیاتر ئەبوژێنەوە. پێشەکی ئەمە زۆر سپاسی شارەوانی سلێمانی بکەم کە زۆر هاوکارمان بوون و لە دابینکردنی زەویەکە لە جێبەجێکردن. پرۆژەکە دروستکردنی ماڵێکی میلیە لەسەر ڕووبەری نزیکە 8,000 مەترێک پێکاتۆ لە ماڵێکی مۆدێرن سەردەمیانە دروست دەکرێت و بە نرخێکی گونجاو. ئەبێتە هۆی دروستکردنی هەلی کارێکی باش بۆ ئەو گەنجانەی کە سەرتا دروستبوونیانە، بە دڵنیاییشەوە زۆرێک لەوانە کە خۆیان شاید حاڵن دێرن خۆشحاڵن بۆی کە بە نرخێکی زۆر کەم ئەتوانن خاوەنی دوکانە بن و هەلی کاریان دەستکەوێت.